پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرمویەتی أفضل المؤمنين إيمانا أحسنهم خلقا باشترینی هەموو ئیمانداران لە ئیمان و بیر و باوەڕدا ئەو کەسەیە کە ئەخلاقی جوانە. خۆشەویستان، ئەخلاق جوانی دەبێت سیمای تۆی ئیماندار بێ. چەند ناشیرینە خەڵکێکەیە دەڵێ مامۆستا فڵان کەس حاجیە، لەگەڵ حورمەتم بۆ وشەی بەڕێزی حاجی پیاوانی ئایندار و خواناس، بەداخەوە مامۆستا فڵان کەس عەمرەشی کردووە، فڵان کەس ڕەمەزانیش بە ڕۆژوو بوو، شەوانی قەدرەکان هەمووی دانیشتووە، کەچی تا بڵی پیاوێکی خراپە بۆ ماڵ و منداڵ. بەداخەوە مامۆستا فڵان کەس ئەو ئافرەتە دیندارەیە کە لە مامۆستایانی ئاینی دەپرسیارە مامۆستا ختمی لا إله إلا الله 7,000 هەشتایان نازام چەندە، چەند ختمم کردووە، کەچی ڕۆژێک قسەیەکی خۆش لەگەڵ هاوسەری ژیانیدا ناکە. ئەوە بەڕاستی لە ئیسلامەتی حاڵی نەبوو و بوو بە مۆرچێکی ناشرین لەسەر دین. خۆشەویست فەرمووی باشترینی ئیمانداران لە ئیمان و بیر و باوەڕدا، وەخوا نەیگوت ئەوەی کە ڕۆژ و سنەتی زۆری هەیە، ئەمانە ئیمانی ئینسان بەهێز دەکەن، بەڵام چی بسوود بە خەڵک دەگەیەنێ؟ ئەحسەنهم خولوقا، کە ئەخلاقت جوان بێ. چەند جار وتومە ئەگە تۆ شەو تا بەیانی لەسەر بەرماڵ بی، چ سوود بە دراوسێکت دەگەیەنێ کە ئەخلاقت لەگەڵ یا باش نەبێ؟ ئەمە بۆ خۆت باشە، ئەوەی کە خەڵک سوودمەند دەبێ لێت وەکو موسڵمان ئەخلاقی جوانە، ئەخلاقی ژن و پیا وەکو هاوسەر لەگەڵ یەک، لەگەڵ منداڵت، لەگەڵ دراوسێت، لەگەڵ هاوپیشەت، ئەگەر فرۆشیاری لەگەڵ مشتری، ئەگەر مشتری لەگەڵ فرۆشیارە، بەڕەوشت و ئەخلاقێکی جوان بجوڵێەوە. وأكيسهم أكثرهم للموت ذكرى. عاقلترین کەس، ژیرترین کەس بەڕێزان کێیە؟ لەسەر زمانی ڕەسوول الله صلی الله عليه وسلم باشترین کەسێک و عاقلترین و ژیرترین کەسێک ئەو کەسەیە کە زۆر بیری مردنی هەیە، کەوا نازانێ ئەم دنیاە قەت کۆتایی پێنایە و بەجێ ناهێڵێ، هەمیشە ئەم مردنەی لەبەر چاوە، دەست دەبا بۆ حرامەکە، دەیەوێت دڵی فڵان کەس عاجزکە، یەکسەر لە ناخەوە ئامۆژگاریکەرەکە پێی دەڵێ فڵان کەس کوڕت خوا دنیا وەندە ناهێنێ، بەخوا خوا ئەزانێ ئەم شتە نیزاعی کە تۆ ئەما لەسەری قوڵ دەبێەوە ئێوارە بەجێ دێڵیان نە. زۆر یادی مردن بکەین، بەڕاستی عاقڵمەندترین کەسین. وأحسنهم لما بعده استعدادا. عاقڵترین کەس ئەو کەسەیە کە چاکترین ئامادەکاری کردووە بۆ دوای مردنەکە. بڕوامان هەموو بە مردن هەیە، کافریش بڕوای بەوە هەیە دنیا بەجێ دێڵێ. چاکترین کەسێک ئەو کەسەیە جوانترین ئامادەکاری کردووە بۆ دوای مردنەکە. ئولائیکە الئەکیاس. بەڕاستی ئەو کەسانە لە هەموو کەس عاقڵ و ژیرترن. ئەڵێن فڵان کەس زۆر عاقڵ بوو، بەخوا چاک پێگەیشت. باوەڕتان بێ عاقڵمەندی ئەوەیە کە ئینسان هەمیشە مردنی لەیاد بێ و خۆشی ئامادە کرد بێ بەدەستی خاڵی نەڕوا. هیچ کەسێکی ژیرت پێشک نایە سەفەرێکی دوور و درێژی لەبەر بێ لە ماڵەوە کە چوە دەرەوە بڵێ پایویستیم بە هەویە و بە پارە و بە هیچ نییە. نەخێت لە پێش ئەوەی لە ماڵە بڕۆیە دەرێ، ئەگەر لە نەقڵیات شابێ ئەگەر ڕێیتەوە ئەڵێ ئەبێ پارەی سەفەرم پێ بێ بەدەستی خاڵی ڕۆیشتن شێتیە. دەی ئەم سەفەری قیامەتە گوناهە ئینسان بەدەستی خاڵی لەم دنیا بڕواتە دەرەوە. بەخوا تا توێشە بەرەکەت پڕ بێ، سەفەرەکە دوور و درێژە، با زۆرت پێ بێ، چونکە سەفەرێکی توولانیمان لەبەرە.